بۆیە بەڕاستی من یەکشت حەزەکەم ئەلێریا پێتان بڵێم ئیسلامە ئەو عیزەتادا بە ئینسان، ئیسلامە ئەو پەروەردەیە ئینسان پەروەردە ئەکات، ئیسلام وەکو ئەو پۆشاکە وایە کە ئەو جلوبەرگەی کە لە بەری ئەەکەی لە ڕوود دێبڕۆیتە هەموو مەجلیسێکەوە، بەڵام ئەو جلوبەرگە لەبەر خۆت دابڕنی لە ڕوود نایە خۆت پیشانی مرۆڤێکش دەی. ئیسلام ئینسان ئاوها بە عیزەت ئەکا کەوا لە ئینسان بکات لە دنیاە سەربەرزانە بژێ و سەربەرزانە بمرێ. ئەم پیاوە ئەگەر ئیسلام پەروەردەی نەکردایە دوور نەبوو ئێستا مرۆڤێک بواە خەڵکی ئەم شارە بیان وتایە سوپاس بۆ خوا مرد و لە کۆڵمان بۆەوە. بەڕاستی مردنی کاک عومەر کارەساتێکی گەورە بوو. من بە ناوی خۆم و ئەمیری کۆمەڵی ئیسلامی و ئەنجومەنی بانگەوازی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامیەوە سەرخۆشی خۆمان لە کەسوکار و بنەماڵە و خزم و دۆستانی کاک عومەرەکەین. خوای گەورە لێی خۆش بێ و بە بەهەشتی بەرین شادی کە ئینشاءڵڵا بەهەشتیشە، چونکە ئەم پیاوە هەر لە تەمەنی گەنجی و سەرەتای گەنجیوە لە ناو ئیسلامەتی و کاری ئیسلامی و خەمخواردن لە ئیسلام و هەوڵدان بۆ بڵاوکردنەوەی ئیسلام و بانگەوازی ئیسلام بە هەموو شێوازەکان هەوڵی داوە، هەر لە دەعوەوە هەر لە جیهادەوە تا ئەخیر ساتەکانی ژیانی. تەوە لای هەمان ڕوونە کاک عومەر هەم فەرماندەیەکی قارەمانی پرۆژانی پێشمەرگایەتی بووە، هەم بانگخواز و کەسایەتێکی دیاری ئەو ناوچەیە بووە، ڕۆڵی گرنگی بووە لە خزمەتکردنی داوە و سەحە و بانگەوازی ئیسلامی لەو ناوچەیە. ئێمە بە ناوی ئەنجومەنی سیاسیەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی کەسوکاریەکەین و ئاراستەی خزم و دۆستان و برانی سنووری چەمچەماڵی شەکەین و داواکارین کە خوای پەروەردگار هەم نەخۆشیەکەی کردبێتە مای سرینەوەی تاوانەکانی و بەرزکردنەوەی دەرەجەی لای خۆی و خوازیارین کە خوای پەروەردگار بیخاتە پلە بەرزەکانی باشتین ئینشاءڵڵا.